لێدوانەکانی پاپا فرانسیس لە وتاری ساڵانەیدا بۆ دیبلۆماتکاران لە فاتیکان تێڕوانینێکی گشتیە بۆ دۆخی جیهان کە بە شێوەیەکی نافەرمی بە وتاری دۆخی جیهان ناسراوە. پاپا لە وتارەکەیدا لە ڕۆژی دووشەممە سەرەتا باسی لە مەترسی و هەڕەشەی شەڕی ئەتۆمی کرد بە ئاماژەدان بە قەیرانی کوبا لە ساڵی 1962دا وتی بەداخەوە ئەمڕۆژ هەڕەشەی ئەتۆمی سەری هەڵداوەتەوە و جیهان جارێکی تر هەست بە ترس و ناڕەحەتی دەکەن. پاپایەکی باش هەمیشە بیری لە هەڕەشەی شەڕی ئەتۆمی کردوێتەوە کە بەهۆی قەیرانی بەناو موشکی کوباوە لە مانگی دەی ساڵی 1962دا سەری هەڵدا. مرۆڤایەتی تەنها هەنگاوێک لە ناوبردننی خۆی دوور دەبوو ئەگەر نەی سەلماندایە کە دەتوانرێت گفتوگۆ زاڵ بێت با بەر چاوگرتنی کاریگەریە وێرانکارەکانی چەکی ئەتۆمی. بەداخەوە ئەمڕۆژ هەڕەشەی ئەتۆمی سەری هەڵداوەتەوە و جیهان جارێکی دیکە هەست بە ترس و ئازار دەکات. لێرەدا تەنیا دەتوانم دووپاتی بکەمەوە کە بەدەستێنانی چەکی ئەتۆمی بەدڕەفتاریە چونکە وەک یوحەنای 13 تێبینی کردووە. هەرچەندە ئەستەمە باوەڕمان بەوە هەبێت کە کەسێک بوێرێت بەرپرسیارەتی دەست پێکردنی ئەو کوشتنکاریە وێرانکاریە ترسناکە بگرێتە ئەستۆ کە شەڕ بەدوای خۆیدا دەهێنێت. بەڵام نکۆڵی لەوە ناکرێت کە ئاگرەکە دەکرێت بە ڕێکەوت دەست پێ بکات و بارودۆخێکی بێپێشینە شێواز بخڵقێنێت لەژێر هەڕەشەی چەکی ئەتۆمیدا هەمومان دۆڕاوین. پاپا لە وتارەکەیدا باسی لە جەنگی ئۆکرانیا کرد و ئاماژەی بە دەستوری فاتیکان کردووەتی هەموو کردەوەیەکی شەڕ کە ئاراستەی لە ناوبردنی بێجیاوازی تەواوی شارەکان یان ناوچە فراوانەکان لەگەڵ دانیشتوانەکانی دەکرێت تاوانێکە دژخودا و مرۆڤایەتی. ئەمڕۆ جەنگی جیهانی سێهەم لە جیهانێکی جیهانگیریدا ڕوودەدات کە ململانەکان تەنها هەندێک ناوچەی دیاریکراوی هەسارەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگرێتەوە. بەڵام لە ڕاستیدا هەمویان دەگرێتەوە. نزیکترین و نوێترین نمونەش بە دڵنیاییەوە شەڕی ئۆکرانیایە لە دەرئەنجامی مردن و وێرانکاری لەگەڵ هێرشەکانی بۆ سەر ژێرخانی مەدەنی کە دەبێتە هۆی لە دەستدانی ژیانی نەک تەنها بەهۆی تەقە و کردەوەی توندوتیژیەوە بەڵکو بەهۆی برسێتی و سەرمای بەستەڵۆکەوە. لە دەستوری ڤاتیکاندا هاتووە وێرانکردنی بێفەرق و جیاوازی تەواوی شارەکان یان ناوچە فراوانەکان لەگەڵ دانیشتوانەکانیان تاوانێکە دژی خودا و مرۆڤایەتی کە شایانی ئیدانەکردنی توندە. هەروەها ناتوانین لە بیرمان بچێت کە شەڕ بە تایبەتی کاریگەری لەسەر ئەو کەسانە هەیە کە ئەو پەڕی لاوازن، منداڵان بە ساڵاچوان، کەم ئەندامان و نیشانی هەتایی لەسەر خێزانەکان بەجێ دەهێڵێت. ئەمڕۆ هەست دەکەم بە ناچاری بانگەوازەکەم نوێ بکەمەوە بۆ کۆتایی هێنان بە دەست بەجێ ئەم ململانیە بێواتایە کە کاریگەریەکانی لە تەواوی ناوچەکاندا هەست پێ دەکرێت. هەروەها لە دەرەوەی ئەوروپاش بەهۆی کاردانەوەکانی لە بوارەکانی بەرەمهێنانی وزە و خۆراک لەسەر و هەمووشیانەوە لە ئەفریقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جێی باسە فاتیکان زۆر بەڕوونی باسی لە شەڕەکەی ئۆکرانیا کردووە. دوای چەند هەفتەیەک لە دەستپێکردنی داگیرکاریەکانی رووسیا بۆ سەرخاکی ئۆکرانیا، پاپا بانگەوازی بۆ ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا دەرکرد و داوای لێکردن لە پێناوخدا ئەم کۆمەڵکوژیە ڕابگرن. شایان پاشا بۆ راپۆرتی گابریێل پلێری، دەنگی ئەمریکا، واشنگتن.